ئێستا دێنە لای تۆ هەڵوێستی حکوومەتی ئەڵمانیا لەبارەی ئەو هێرشانەی کە ئێستا بەدشەڕتر کراونەتە سەر حەلەبچیە. بەڵێ سڵاوت لێ بە فوئاد، بێگومان ئێمە وەکو ڕوودا و پەیوەندیمان کرد بە وەزارەتی دەرەوەی ئەڵمانیاوە لە دوای ئەوەی کە من بە تەلەفۆنیش پەیوەندیم پێوەکردن ئاماژیان بەوەدا کە بە وردی و زۆر بە نیگەرانیەوە تەماشای ئۆپەراسیۆنە دەکەن کە ئێستا سوپای سووریا کردوێتە سەر گەڕەکەەکانی لەوەی کە کوردەکانی لێدەژین و هەروەها ئەو کە بۆتەوە هۆی ئەوەی کە ئێستا خەڵکی بێتاوان شوێنەکان بەجێبێڵن ئەمە بەڕاستی بۆتە هۆی نیگەرانی بەوردی تەماشا و چاودێری دۆخەکە دەکەن لە هەمان کاتە داوا دەکەن کە هەموو لایەنەکان بگەڕێنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ و چارەسەرکردنی کێشەکان تەنها لەسەر مێزی گفتوگۆ دەبێت. من ئیسە دەمێت لەگەڵ ئەندامی لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی وەزارەتی دەرەوە هەروەها لە هەمان کاتە سەرۆکی مافی مرۆڤی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی ئەڵمانیا بەڕێز ماکس لوکس قسە بکەم دەمێ ئەو سەر بە پارتی سەوزەکان دەمێ بزانم ئەوان چی دەڵێن سەبارەت بەم دۆخەی ئێستای سووریا. Max, danke für das Gespräch. Lecky spas, ji bo vê hevpeyvînê te bihîst rewşa Sûriyê çawa serbazên wan êrîş kirine ser du taxên ku gelek Kurd lê dijîn. Partiya te divê derbarê de çi dibêje, tu çi dibêje, çima hetanha tu helwestnîne? Hikûmeta herêmê hetanha tu daxuyanî nedaye û bi rastî gelekî li hêviyê bûn colanî piçekî aramiyê çêbike. Lê niha em dibînin ku ew êrîşê ku diçine ser deverê êdî aramiyê têk didin niha divê hikûmeta federal vê rastiyê bibîne. Partiya te partiya keskan opozîsyone di parlamentoyê de hûn ê çi bikin? Tu bernameyekî we heye? Dema dawî di meha oktoberê de weke fraksiyonê me pirsek ji parlamentoyê kir me got divê rewşa kêmîneyan bi taybetî ya Kurdan li Sûriyê were başkirin û bêparastin. Hikûmeta Almanya zêde bala xwe nade ser rewşa li Sûriyê û tiştek daniye pêşiya xwe û dixwazin li hêviyê bin ka wê colanî çi bike li Sûriyê wê karibe aramiyekê li wir çêbike yan na divê em bala xwe bidin ser parastina rewşa kêmîneyan bala xwe bidine ser parastina mafê kêmîneyên olî û parastina mafê mirovan. Lê em ê binêrin ka wê hikûmeta federal dema pêş de çi bike. Lê em nikarin tenê lê temaşe bikin gelek kes têne koçber kirin berpirsyariya Almanya çi ye û partiya te dikare çi bike. Bêguman berpirsyariyeke mezin heye partiya me guvaşê dike û dixwaze dawiyê li vê rewşa Sûriyê bîne. Divê guvaşê li ser colanî bikin. Tê wê wateyê bi taybetî jî li hemberî vê binpêkirina mafê mirovan. Dibêjin korîdoreke mirovî hatiye vekirin. Korîdora mirovî bêguman girîng e lê ne her tişte. Rewşa Sûriyê xelk li wir Kurd wê bi çi rengî ewle bin wê çawa bêne parastin. Ev proseyeke siyasî ye. Rewşa mirovî divê li Sûriyê were serrastkirin, divê bi giştî rewş stabîl be, cîgir be ji bo ku her kes li wê derê baş be. Tiştê ku hikûmeta federal bala xwe dide ser ne tenê mesela hikûmeta Sûriyeyê ew rewşê naguhere. Max Tedît wezaretê daxuyaniyek dabû Rûdawê
تبخواد ناوا پارلمنتوی ده تو دکاره بلس چه بکی از جاره کدن بالای بکشینم سر براستی ام گلکی دلگرانن دوی حکومت فدرال چه بکه نها جبو پاراستنا مافان بروکسل دوی چه بکه جبو کو گواشه ده خسر جولانی و روشه بگوهره اوانا همو خالین لپیش منه از بگو من گلیو گازنان دکم از بحثی دکم لی دوی حکومت و یکی جالی خواه بکه دوی استراتیجیه که حکومت هبه و سیاست در وجیب همان رنگی کردن دیاسپورا دکارن چبکن جبوکو حکومت تیخن ناوا لبو تفگره بله بگومان گواش لسر حکومت گرینگه فراکسیونن دناوا حکومت ده SPD CDU CSU اوانا همو دکارن بگومان گواش لسر حکومت بکن کو نچار بمین البرچاوا بگره و دوی گواش لسر جولانی بینه کرن ایرو تو پیوندی الگل هوالین خواب بکه کو ایدی نتنه تماشوان بن بگومان از لگل هوالین فراکسیونا خواه لگل هوالین فراکسیونان دنجی ده پیوندی دمه وکه پارلمنترم چاوا دکارن گواشه چیکن SPD CDU و آلین دنجی همه بهوره از ایبوان را باخفن ام وکه آلمانیا نکارن جاوی خلصر روشا سوریه بگرن کرداب تنه بهیلن ماکس گلکی سپاس کودل گل مبو به هیچ شێوە ڕێگە نادەین و هەموو هەوڵێکی خۆمان دەخینە کار و هەفتەی داهاتوو پەرلەمانی فیدرالی ئەڵمانیا دووبار دەست بەکارەکانیان دەکەنەوە کۆبوونەوەکانیان دەست پێ دەکاتەوە ئێمە هەوڵ دەدەین دەنگی پارتەکانی کەش کۆکەینەوە ئەم بابەتە بەرین ناو پەرلەمانی بکەین بە بابەتێکی گەورە و بتوانی فشار بخێنە سەر حکومەتی سووریا و لە هەمان کاتە ئێمە دەمانێت بە کورد بڵین لە ڕۆژئاوای لە سووریا و لە ڕۆژئاوای کوردستان ئێمە لە پشتی ئێوەین ئێوە بەتەنها جەنایڵن ئێمە لێرە هەموو هەوڵێکی خۆمان نەخینە کار بۆ ئەوەی ئەم وڵاتانی ئەوروپا تەنها تەماشا نەکەن بەڵکو دەست بەجێ بتوانن فشار بخەنە سەر حکومەتی ئێستای سووریا بۆی ئەمە ڕوونەداتەوە بە هیچ ئەمە قوبوڵ کراو نییە ئەمەی ڕوودەداتەوە ئەمە دژی مرۆڤاتێ دژی کووردە ئەمە نابێت بە هیچ شێوە ڕوو بدات ئەمە قسەکانی ماکس بوو ماکس وتی ئەمڕۆ چەندین تەلەفۆناتی کرد لەگەڵ هاوپێشەکانی لەگەڵ پەرلەمانتاری پارتەکەی خۆی کە پارتی ساوزەکان لە هەمان کاتە لە پارتەکانی دیکەش هاوکاری هاوپێشەی هەیە لەگەڵ ئەوانە قسەی کردوتی دەبێت ئێمە بە زووترین کات کارێک بکەین کە ئەم ڕووداوە ئەم ئۆپەراسیۆنانە ڕابگیرە بە هەموو شێوەی ئەمە ڕوونەدات و ئێمە نابێت پشتی کورد جێبێڵین نابێت پشت بکەنە ئەم مەوزوع دەبێت تەماشا بکەن و بە دەست بەکار بین و لە پشتی کورد بوەستین و بیان پارێزین. باڵێ فواد و ئەمڕۆ بڕیارە فواد لە زۆربەی شارەکانی ئەڵمانیا خۆپشاندان بکرێ کوردانی ڕۆژئاوا و هەروەها کوردی دیاسپۆرادانەوە خۆپشاندان بکەن دژی ئەو ئۆپەراسیۆنانە لە هەمان کاتە داوای کرد لە ڕێگەی خۆپشاندانەوە ئێمە فشار داوا بکەن لە حکومەتی ئەڵمانیا بە زووترین کات لەگەڵ حکومەتی سووریا قسە بکات و ئەم ئۆپەراسیۆنانە ڕابگیری. ئەڵەشەڵی پامنێرە ڕوودا و لە دۆسەڵدەرفەوە لەگەڵمانە بووی گەلێک سپاس